لە نێو بەشی هێشتا فەرامۆشکاری دووچاری ڕووخانی نەکردووە مۆزەخانێکی فۆلکلۆری لە قشڵی کەرکووکدا کرایەوە. مۆزەخانەکە چەند بەشێکی جیاوازی لەخۆگرتووە کە گوزارش دەکات لە فۆلکلۆری پێکاتەکانی کەرکووک، هاوکاتیش وێنەی هونەرمەندان و کەسایەتی دیارەکانی پارێزگاکەی لەخۆگرتووە. بەشەکانی ئێرە پێهاتووە لە ئەو پیشە کۆلانەی کە لە ساڵانی چیرەکان لە کەرکووکە بوونە، بریتێ لە حەداد، ئاسنگەر، هەروە نەداف، لێفەدور، چایخانە زەماوەندی کوردی، هەموو شتەکان لەم شێوانە. شارەزانی بواری شوێنەوار باس لە مەترسیەکانی فرامۆشکردنی شوێنەوارەکان دەکەن لە کەرکووک بە بەرنامە لایەن حکوومەتی عێراق و ئیداری کەرکووکەوە پراوێزخراون. قسڵی کەرکووک ئیهمال کراوە لە چەندی شوێنەوە ڕووخاوە کەستایەکم ئێستا بەغدا پارێزگاری بە وەکالەت حکوومەت هەرێمی کوردستان هیچ بڕەپارەیەکیان بۆ تەعمیرکردنی ئەم قشڵەیە دابین نەکردووە. پاشان بێنە سەر شوێنەواری کەرکووکە زیاتر لە 50,000 شوێنەواری لێیە، تەنها ناگاتە چەند هەزارێک کە شوێنەکە دەستنیشان کراوە ئێلان کراوە. یعنی بەڕاستی شوێنەوار قشڵا ئەم شوێنانە لە شاری کەرکووک 100% ئیهمال کراوە. شوێنەکان و کەلە پورەکانیش بە دوو هۆکارەیە کە لە ناویانە بە هۆکاری سروشتیمان هەیە و مرۆیمان هەیە. هۆکارە سروشتەکە تا ڕاتێکە توانین ڕێگری لێ بکەین بۆی بە مناسیانەکردنەوە و پاراستنی و هەڵگرتنی لە شوێنی تایبەتە وەکو مۆزەخانەیە خۆت هەر شوێنەکە بیپارێزێ. باوەی دووەمیان هۆکاری مرۆییە کە بێتەوە هۆی لە ناوبردننی ئەویش بەڵێن هەوڵدان بۆ لە ناوبردننی وەخو نەپاراستنی لە هۆکارەکانی لە هەر هۆکارێ بێکەوە یاخود بەکارهێنانی ئەو شوێنانە بە بەردەوامی. مۆزەخانێکی بەتاڵام و کەرەستەیەکی شوێنەواری و بینایەکی داڕووخاو لە قشڵی کەرکووک بە شەکن لە 800 ناوچەی شوێنەواری لە کەرکووک کە حکوومەتی عێراق هیچ هاوڕێکی لێ نەداونەتەوە و ئەو مۆزەخانە فۆلکلۆریەش کە لە شارەکە کرایەوە 10 ساڵ لەمەوبەر لە سەردەمی داری کوردیدا بنیاتنراوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.